ئامارەکانی توشبووانی نەخۆشی شێرپەنجە لە کەرکووک ساڵانە ڕوو لە زیادبوونە، ئەمەش بە هۆی پیسبوونی ژینگەی شارەکە و هاتنی هاوڵاتیانی دیکەی دەرەوەی شارەکە بۆ سەنتەری شێرپەنجە لە کەرکووک، ئەمە جگەل لە نەبوونی دەرمان و ئامێری پێویست لە سەنتەرەکەدا. طبیعی بێگومان خۆتە زانی کۆمپانیەکانی نەوت و غازیەوانەی کە عایدی شەریکەی نەوتی با بڵێن کەرکووکە، طبیعی هۆکارێکی زۆر سەرەکیە بۆ زیادبوونی نەخۆشیەکانی ژێرپەنجە و خوێنی با بڵێن شاری کەرکووک. طبیعی لێرەوە داواکارین لە خەڵکانی کەرکووک و محافزەی کەرکووک و حکوومەتی ئیدارەی حکومی مەحەلی کەرکووک کەوا نسبەی با بڵێن ڕێژەی سەوزایی تۆزە لە ناو شارەکە زیادکە بۆی تۆزێ هەندێک لەو ئەو زەرەرانی کەواش کۆمپانیای نەوت و غازی کەرکووک ئەیکە ئیداتە شارەکە تۆزێک کەم بێتەوە. طبیعی بێگومان ئامارەکان ڕەنگە بڵێم ساڵ بە ساڵ تقریبەن نسبەیەکی زیاد بوونمان هەیە، بەرز بوونەوە هەیە، بەس لەگەڵ ئەوەشە چۆن لێت ئتمێنانێک بە خەڵکی شاری کەرکووکە دێنکەوە نحمەت سنتەرەکەمان سنتەرێکراوەیە و ژێرپەنجەی لێرە عیلاجەکرێ و هەموو دەرمانەکان و پێداویستەکانمان هەیە. تۆزێکەم و کورتی هەیە ئیتر لە بەغاوە بێ بە پێی توانای خۆی و لەم ئیدارەی کەرکووکەوە بێ، بەڵام عیلاج هەیە و هەموو 24 سعات کراوین و ئامادەین بۆ عیلاجی نەخۆشەکان. سەنتەری نەخۆشی شێرپەنجە لە کەرکووک لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە و هاوکاری دەکرێت. حکوومەتی عێراق و ئیدارەی خۆجێی شارەکە جگەل لە کردنەوەی بینایی نوێی سەنتەرەکە تا ئێستا هیچ هاوکارێکی دیکەیان نەکردووە. بە بڕی ملیارێک و 400 میلیۆن دینار بینایەتەکە تەکمیلە کرا، 1 دینار حکوومەتی تیان نەبوو. دوایەوە تەجیزکردنی وە بڵێن لە ڕووی قڕوێلە و لە ڕووی هەند ئامێری بەسیتەوە خێرخوازن هاتنە پێشەوە. ئەمڕۆ نقصانێکی تەکنیکی کەوەیە بریتە لە خەتێکی کارەبای تەوارە کە کارەبان نەکوژێتەوە لەسەر ئەم سەنتەرە تاکو ئەم دقەیە تاخیر بووە. تقریبان 4 مانگە ئێمە مۆزوعی خەریکی کارەباین، یعنی تۆ خەڵکی ئیتر خەڵکی خێرخواز و خەڵکی مەدەنی بینایەتێکیان بۆ دروست کردووە، تەجیزیانش بۆ کردووە. ئەگەر حکوومەت نەتوانێت خەتێکی کارەبای تەوارێ ڕاکێشێت، ئەمە ئیتر لەمە نازانم ترمە ناوی حکوومەتە یان ناوی چییە؟ گرنگی 100% دەبێت گرنگی بەم نەخۆشخانەیە بدرێت، چکەوە نەخۆشخانەیەکی تایبەتە لە ناو ژیان و مان و نەمانی نەخۆشەکانی شاری کەرکووکە، بەڵام بەداخەوە هیچ گرنگێک بەم شارە نەدراوە، بە هیچ گرنگێ بە نەخۆشەکانمان نەدراوە، وایان لێ هاتووە کە سەردانی نەخۆشخانەکانی دەرەوەی شارەکەن وەرناگیرن بە حکمی ئەوەی ئەمە کە نەخۆشخانەیەکی تایبەتمان هەیە. بەداخەوە کە ئەم نەخۆشخانەیە کە لەسەر دەستی پارێزگاری سەپێنراو کراوەتەوە و کۆمەڵە وعوداتی کارەبا و دابینکردنی کارەبای مۆلیدە و کۆمەڵە شتی پێیان تۆ بەڵام تا ئێستا سەردانیان نەکراوەتەوە. وێڕای هەبوونی کەم و کورتی لە دەرمان و پێداویستی و ئامێری پێشکەوت و بینای نوێی سەنتەری نەخۆشیەکانی شێرپەنجە لە شاری کەرکووک کە لەلایەن خێرخوازانەوە دروست کراوە بە هۆی نەبوونی پێداویستیەکانەوە تاکو ئێستا نەتوانراوە نەخۆشەکانی بۆ بگوازرێتەوە. کارگەری سەنتەرەکەش داوا دەکەن حکوومەت بە جدی هاوکاری ئەو سەنتەرە بکات و پێداویستی و کەم و کورتیەکانی چارەسەر بکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.